بیسەرانی عزیز لەم بەشەدا بابەتێک لە نووسینی بەڕێز ڕەزا شوان دەخوێنینەوە بۆتان لە ژێرناوی گرنگیەکانی ئازادی دەربڕین بۆ منداڵان. ئازادی جوانترین و شیرینترین و گرنگترین وشەیە لە جیهاندا. ئازادی و ژیان گیانێک لە دوو جەستەدان. ژیان بەبێ ئازادی ژیان نییە و هیچ واتە و خۆشیەکی نییە. ئازادی واتە ژیان بە شادی و بە ئاشتی. ئازادی بەخشین نییە، بەڵکو مافێکی زگماکی و ڕەوا و بنەڕەتی و سروشتی و پیرۆزی هەموو مرۆڤێکە بەبێ جیاوازی. ناکرێت دەستکاری تێدا بکرێت و لێی کەم بکرێتەوە. ئازادی توانای ڕەفتارکردنە بە پێی یاسا و لەگەڵ ڕێزگرتن لە مافەکانی کەسانی تر. واتای ئازادی ئەوەیە کە مرۆڤ بتوانێت ئەوەی بیەوێت لە ژیاندا بیکات مادام سەرپێچی لە یاساکان نەکات. نیلسۆن ماندێلا دەڵێت واتای ئازادی تەنیا پچڕینی کۆت و زنجیر نییە، بەڵکو هەروەها ڕێزگرتن و بەرزڕاگرتنی ئازادی کەسانی تریشە. ئازادی گەنجینە و سامانێکی ئەوەندە گرنگ و بەنرخە کە هیچ سامانێکی پێناگات. پێویستە ئەم مافەش بە شێوەیەکی ڕاست و دروست و هاوسەنگ بەکاربهێنی. ئازادی ڕەتکردنەوەی چەمکەکانی کۆیلایەتی و ژێردەستی و ملکەچی و چەمینەوە و پاشکۆییە، ڕەتکردنەوەی ڕق و کینە و ڕەگەزپەرستی و شەڕ و تند و تیژیە. منداڵانی ئەمڕۆ داهاتووی هەرگەل و وڵاتێکن، هاوڵاتیانی جیهانی داهاتوون. پێویستە لە منداڵیەوە ئەم چەمک و پرەنسیپانە لە منداڵانی کووردا بڕوێنی. پێویستە فەزایەکی فراوانی ئازادی بۆ منداڵەکانمان بڕەخسێنین تا ببێت ترس و بە ئەو پەڕی ئازادیەوە گوزارش لە خەیاڵ و لە ڕاو لە هزری خۆیان بکەن. شایانی ئاماژە و باسیشە ئازادی دەربڕینی منداڵان مافێکی ڕەوای دانپێنراوە لەلایەن کۆمەڵەی نەتەوەی گرتووەکانیشەوە پەسەند کراوە. لە ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ بڕیارنامەی 2544 لە 20 نۆڤەمبری 1989 زاینی کە لەلایەن کۆمەڵەی نەتەوەی گرتووەکانەوە پەسەند کرا و لە 2 سێپتەمبری 1990 میلادیدا چۆتە بواری جێبەجێکردن و پابەندبوونی وڵاتانی واژۆکردووی ئەم ڕێکەوتنامەیە. لە دەقی بەندی 12 لە بڕگەی یەکەمدا نووسراوە وڵاتانی ئەندام لەم ڕێکەوتنامەیەدا دەبێت مافی ئازادی دەستەبەر بکەن بۆ ئەو منداڵی کە توانای ڕێخستنی بیر و ڕای تایبەتی خۆی هەبێت. مافیەوەی هەیە کە بە ئازادی ڕاکانی دەرببڕێت سەبارەت بە هەموو ئەو پرسانەی کە کاریگەریان بە ژیانی منداڵەوە هەبێت. پێویستە بە پێی تەمەن و گەشەکردنی ئەو منداڵە ڕاکانی بە هەند وەربژیرێت. لە دەقی بەندی 13 لە بڕگەی یەکەمدا جەخت لەسەرەوە دەکات. منداڵان مافی ئەویان هەیە بیر و باوەڕەکانی خۆیان بە ئازادی باس بکەن. واتە مافی منداڵە کە لە ناو خێزانەکەی و پۆل و قوتابخانەکەیدا بتوانێت بە ئەو پەڕی ئازادیەوە گزارش لە ڕای خۆی بکات و لەو پرسە گرنگانش کە پەیوەندیان بە ژیان و بە چارەنووسی خۆیەوە هەیە پەراوێز نەخرێت و گوێ بۆ خواستەکانی بگیرێت و دەنگ و ڕاو بۆچوونەکانیشی بە هەند وەربگیرێت. سەرڕایەوەش هەموو منداڵێک بۆی هەیە بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازیەکان و سنوورەکان ئەو زانست و زانیاریانەی کە دەیەوێت پێیان بکات. ئازادی منداڵان لە مافەکانیانەوە دەست پێ دەکات. پێویستە مافەکانی منداڵان جێبەجێ بکرێن چونکە ماف و ئازادی دوانن و لێک گیانابنەوە. منداڵان هەمان ماف و ئازادیەکانی گەورە ساڵانیان هەیە. گزارشکردنی منداڵان بە ئازادی لە سۆز و هەست و لە ڕاو لە ڕاز و نیازیان لە گرنگترین پێویستیە تەندروستیەکانی دەرونی و جەستەیی منداڵانە. کردارێکی زۆر گرنگە و هۆکارێکی گونجاوە چونکە منداڵان هێشتا کامڵ نەبوونە کە بتوانن ئاڵتەرناتیڤێکی تەندروستی تر بدۆزنەوە تا بتوانن لە میانەیەوە سۆز و هەست و هەڵچوونی متبووی دەرونیان دەرببڕن. بەپێی ئازادی ڕادەربڕین منداڵان مافیەوەیان هەیە کە ڕاو بۆچوونی جیاوازیان لەگەڵ بیر و ڕای دایکان و باوکانیان هەبێت. پێویستەم جیاوازی و بۆچوونانیان لەبەر چاو بگیرێن نەک بۆچوونەکانیان بە گەمژانە بزانن.
ڕاستتر ئەوەیە ئازاد بن لە دەربڕینی ئەو هەستانەی لە مێشکیاندا هەن، گوێیان لێ بگرن و بۆ چوون و ڕاو پێشنیارەکانیان بە هەند وەربگرن. ئازادی دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی منداڵان ژیانی تایبەتی خۆیان بەڕێوەبرن و خۆیان کێشەکانیان چارەسەر بکەن و بەرپرسیارەتی بڕیارەکانیان و ئەنجامەکانی کارەکانیان هەڵبگرن. لە بەندی 19 جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ کە لە ڕێگەی ڕێکەوتنامەی نەتەوەی گرتووەکانەوە بۆ مافەکانی منداڵان دانراوە، باس لەوە دەکات کە هەموو منداڵێک مافی بەشداریکردنی هەیە لە هەموو ئەو بابەتانەی پەیوەندیان پێوە هەیە. ڕێگەی ئازادی دەربڕین لە منداڵەکانتان مەگرن. ژوورەیەکی ترسیان بۆ دروست مەکەن. با بە ئەو پەڕی ئازادی و ڕاشکاویەوە ڕاو بووچوونەکانی خۆیان دەرببڕن، تەنانەت ئەگەر پێتان وایە هەڵەش بن. فێریان بکەن گوێبیستی بۆ چوون و ڕاو قسەکانی کەسانی تر بن، تەنانەت ئەگەر پێشیان وابێت کە کەسانی تر هەڵن. جۆرج واشنتۆن دەڵێت ئەگەر ئازادی دەربڕینمان لێ بسێننەوە ڕەنگە ئێمە بەرەو بێدەنگی ببینەوە. بێدەنگیش وەک مەڕوایە بەرەو سەربڕین دەبرێت. ئەگەر خێزانەکان دۆخێکی ئەوتۆ بۆ منداڵەکانیان نەرەخسێنن بۆ ئەوەی بە ئازادی سۆز و خرۆش و هەڵچوونەکانیان دەرببڕن، دووچاری فشار و متبوون و تێکچوونی دەرونی دەبن. ناچار دەبن ڕەفتار لەگەڵ سۆزداری پنگ خواردووی دەرونیان بکەن. ئەمەش دەبێتە هۆی بەردەوامی خەمۆکی و دڵتەنگی و تێکچوونی دەرونیان. هەست و سۆزداریەکانیان بە نستی و بە ناتەندروستی دەجوڵێن و دەوروژێن. کەواتە زۆر گرنگ و پێویستە گرنگی و بایەخ بەوە بدەین کە چی هۆش و بیر و منداڵەکانمانی سەرقاڵ کردووە. دەبێ هانیان بدەین بە ئازادی و بە پێی ترس و شەرم بە قسەکردن یان بە نووسین یان بە وێنە کێشان یان بە گۆرانی موزیک و هەڵپەرکێ ئەوەی دەیانەوێت دەریان ببرن. نابێت قسەکانیان پێ ببرن. فێریەوەشیان بکەن کە چۆن ئازادی دەربڕین بۆ خۆیان ڕەوا دەبین. ئەوەهاش گوێ لە کەسانی تر بگرن و ڕێز لە ئازادی و لە ڕاو لە بۆچوونی جیاوازی هاوڕەکانیان بگرن. هەستی کەسیش بریندار نەکەن. دەبێ هەر لە منداڵیەوە ئەوە لە هۆشیاندا بچێنین کە ئازادی مانای بەڕەڵایی و ملهوڕی نییە. ئازادیش سنووری یاسای هەیە. مرۆڤ تا ئەو ئاستە ئازادە کە پێشێلی ئازادی و مافەکانی کەسانی تر نەکات و سنوور نەبەزێنێت. بە تاقیکردنەوە و لێکۆڵینەوە ئەوە ساقۆتەوە کە ڕێزگرتن لە ئازادی دەربڕینی منداڵان هۆکارێکی گرنگە لە هۆکارەکانی باڵادەستی و پێشکەوتنی منداڵان. منداڵان بۆش ناسراون کە کۆنچکا و خۆ دەرخەرن و زۆر دەپرسن. جاروباریش بە پرسیاری سەیر ڕامان و دامانمان دەکەن، بەڵام ئەمە خاڵێکی یارێنیە و نیشانەی زیرەکیانە، هەرگیز نابێت وەڵامی پرسیارەکانیان نەدەینەوە یا بە وەڵامێکی ناڕاست و سەقەت بەڕێیان بکەین. ئەوان دەیانەوێت ئەوانەی نایزانن بیزانن. هەندێک لە منداڵان گرفتی بێتوانایی ڕادەربڕین و گزارشکردن و نەبوونی ئازایی ئەدەبیان هەیە. ئەمەش پەیوەندی بە ترس و شەرم و گۆشەگیری و دەسەڵات سەپێنی دایکان و باوکانیانەوە هەیە کە تونند و تیژ و تووڕە و ڕقن لەگەڵیاندا، سەرکوێر و سەرکت و دەمکوتیان کردوون، بە شێوازی فەرمانکردن و وسکت و بێدەنگیان کردوون. بەری ئازادی دەربڕینیان لێگرتوون. بەلای ئەمانەوە دەبێت منداڵان لە ڕووی گەورەکاندا دەمیاندا بخەن و قسە نەکەن، تەنها گوێ بگرن و گوێدێری گەورەکان بن. یۆنامات دەڵێت تا تەمەنی 13 ساڵیم وام دەزانی ناوم دەمت داخەیە. لەم پێودانگەوە پێویستە هەمومانەوە بزانین کە ئازادی دەربڕینی منداڵان چەند گرنگ و پێویستە. چ کاریگەریەکی یارێنی لەسەر گەشەکردنی تواناکانی منداڵان هەیە، نەک تەنها ئەم مافەی منداڵەکانمان بە ڕەوا و پێویست بزانین، بەڵکو پێویستە بوار و زەمینەیان بۆ بڕەخسێنین، هانیان بدەین و ئافرین و دەستخۆشیشیان لێ بکەین.